ئێمە بەپێی بڕیارەکەی وەزارەتی حکوومەتی یاریمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان ئەولەویەت بۆ ناوچە ساردەکانە لێەوە دەست پێ یەکەین بەڵام کاتێ لەگەڵێکە کارژێڕەکانە قسەمان کردووە لەگەڵ خەڵکی ناوچەکانە قسەمان کردووە لەبەر خراپی باری داراییان ئەوان ڕەدیان کردوێتەوە کە ئەو نرخە یارمەتی دەربێ بۆ ئەوان بۆ ئێمە لە گفتوگۆکردنین لەگەڵ حکوومەتە بۆی کە لەسەر نرخەکە بگەینە ئەنجامێک و ئێمە هێشتا دەرفەتی ئەومان پێ نەدراوە کە ئەو نەوتە لە شوێنەکانی تردا بەشکین ئەوە مافێکی ئەو ناوچە ساردانەیە کە پێشتر لە شارە گەورەکان سەرمای زستانیان گرێتەوە بۆ ئێستا لە گفتوگۆکردن بۆی بتوانین کێشێ چارەسەر دکتۆر لە قسەکان تا بەس لە هەندێک خەڵک لەسەر کێشەکانی سلێمانی بەتایبەت حکومڕانی کێشەکانی سنوور پارێزگای سلێمانی تاوەکوی بەم جۆرە بەخەوەرکراوەی دەمێنێت هەتا ئەو کاتەی کە چوارچێوەیەکی دەستوری نەبێت تا ئەو کاتەی حکوومەت لە حیزب بەێستر نەبێت تا ئەو کاتی کە تاکە کەسەکان لە ناو حیزبە باڵادەستیان بەسەر سیستەمەکەەوە هەبێ حیزب دەوڵەمەندتر بێ باڵاستەستر بێ بە دەر لە یاسا کارەکان بکەوە پێی وابێ حکوومەت دامەزراوەیەکی ئەوە بە پێی و پشکی هەیەی تداخل لە حکوومەتەکە دا حکومڕانێکی بەهێزمان نەبێ بەڕاستی گرفتەکان بەردەوامە خودی پستی پارێزگار تا هیچ قسەیەکیان هەموو لایەنەکان تا ئێستا پشتیوانیان دەبڕیوە منە ئومێد دەکەم هەمویان بگەنە ئەو بڕیاری کە ئەم حکوومەتی خۆجێیەش بگۆڕێ بە پارێزگاری سلێمانیشەوە و بتوانرێت کە سەقامگیریەکی زیاتر بەرهەم بێنێ نەک لە هەموو گۆڕانکاریەک بەڕاستی هۆکاری مانەوەی ئێمە لەم پۆستەیە تەنیا ئەوەیە کە ئێستا ئێمە هۆکاری بەیەگەیاندنی لایەنە سیاسیەکان و خەڵک و کەرتی تایبەت و گشتین نامانێ و سەقامگیری دروستمان کردووە هەڵبۆشێتەوە ئومێد دەکەین ئیرادەیەکی وا دروست ببێ کە دام و دەستگاکان بە شێوەیەکی یاساییانە کاری خۆیان بکەن کە کارکتەرەکانی ناو حکوومەت بە شێوەیەکی پیشەیانە و یاساییانە کاری خۆیان بکەن کە پێویستی بەم ملبلانەیانە نەبێ و بە زووترین کات بگەنە ئەنجامێکی وا کە ئەم حکوومەتی خۆجێیەش چۆن لە هەرێم گۆڕا چۆن لە حکوومەتی ئیتیحادی گۆڕا لە ئاستی پارێزگاکانیش بگۆڕا دکتۆر تێڕوانینت لەسەر پرسی دوو ئیدارەی بە دیاریکراوی سەرکێتی پارتی لەم کاتەیە زۆر باسی لەوە ئێوە تێڕوانیتان لەسەر قسانە چییە؟ دوو ئیدارەیمان نەماوە دوو دەسەڵاتیمان هەیە ئەمە گرفتەکەمانە تا ئێستا لە عێراق و هەرێمی کوردستان دەسەڵات هەیە دەوڵەت نییە هەتاکو دەوڵەت نەبێ و هاوڵاتی هەمووی مافی هەموو کەسێک لە وڵاتەیە مافی هاوڵاتی بوونی نەبێ جاکاری لەسەر بنەمای حیزبی و خزمایەتی و دینی و نەتەوەیی و مەسهەبی بکرێ ئێمە ناگەینەوە ئامانجەی کە پێویستە پێی بگەین هەتاکو دەوڵەت نەبێت تا دامەزراوەکانی دەوڵەت بۆ هەموو کەس نەبن تا هەموو کەس مافە یاساییەکان کە هاوڵاتی بوونە زامن نەکرێ بە پێی یاسا و دەستور بەڕاستی ئەم گرفتانە بەردەوامیانە بێت بۆیە گێشە لە هەرێمی کوردستانە کێشەی فرەدەسەڵاتیە نەک فرە ئیدارەی